سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم گیان بە خەڵکردوانی زوتنەوەی کرێکاری و قوربانیانی شوێنی کاردانین. بە پێی و ئامارانەی کە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی خۆی بڵاویەکاتەوە، هەڵبەتە ئامارێکی ترسناکە کە ئەمان دانا وەکو ڕێژەی نەگۆڕە کە 2,300,000 کەس ساڵانە لە شوێنی کار گیان بەختەکە. بەپێی هەر هەمان ئامار ڕۆژانە 6,300 کەس لە ئاستی جیهانە ئەبنە قوربانی شوێنی کار. ئەمە لەو وڵاتانەی کە قانون هەیە. کاک دکتۆر ئێستا دەستی خۆش بێکم بۆ یەکەم جار بەشداری کردین. سیستمی سەرمایەداری ئاوایە لە باشترین حاڵەتەکانیە ئەوروپا و ئەمریکا و کەنەدایە، ئوسترالیایە. خەونێکە بەشەر پێوە بینێ بگاتە وڵاتانە و تایە بژی، ئەوەی لەم وڵاتانەیە ئەیگوزارێنێ ئەوەیە کە سیستمی سەرمایەداری لە ئاستی جیهانە لە شوێنێک کە ئەخلاقی هەیە لێرە هیچ ئەخلاقێک لە بەرچاو نییە. بە بڕوای ئێمە وەکو کرێکارانی هوشیار و پەرچەمدار بەوەی کە دەزانین سیستمی سەرمایەداری چیە گوزەرێ، ئەم سیستمە لە حەقبەکەیە غەیری قازانج هیچی کە لە بەرچاو ناگرێت. جا قوتابیەکانیان لە کوردستان ئەمڕۆ کە دەرگایان واڵا کردو بۆ کۆمپانیا بەرهەمهێنەرەکان و ئیسیسماراتی خۆیانەکەن هەلەخۆ بێئاگایانە نییە. لە ڕەفەکانی کوردستانە لە پەرلەمانی کوردستانیشە کۆمەڵە یاسا هەیە، بەڵام کوان کرێکاران کە ئەو دەسەڵاتە ئەم سیستمەی کە لە کوردستانە هەیە عەشایەریە، بنەماڵەییە، ناوی هەشتێکە، بەڵام بنچینەکەی پاراستنی سیستمی چینایەتیە. ئێمە کرێکاران ئەگەر ساڵانی 26 ساڵی ڕابردوو دەممان لە دەسەڵات بوو ئەبێ شتێکمان بۆ بکەن، ڕاستیەکەی 26 ساڵی ڕەبەکی ساڵانی ڕابردوو پیان ڕاگەیانین لەمە زیاتریان پێ ناکرێت. ئەوان هێندەی خەمی ئەویانە قازانج لە بەرامبەر یەکتیا کەڵەکە بکەن و بلۆکی پارەکانیان کەڵەکە بکەن، هێندە خەمی ئەویان نییە وڵاتە وێرانە بێ، ژینگەکەی لە ناوە چێ، خەڵکەکەی ئاوارە ئەبێ، هەرچی هێزی باشی ئەم وڵاتە هەبوو تاڵان کرا. ئەوەی یەک تۆز باش بیرکاتەوە هەر خۆیان ئەیخەنە بەردەمی کۆمپانیاکان و لە ئیسماریەکان، ئەوەی کە نێرا بۆ وڵاتانی دەریشەوە کە بێن بخوێنن بۆی خزمەت بە وڵاتە بکەن، ئەوانەشان ئێستا هەمووی ڕای کرد بۆ دەروی وڵات و لەبەر بێمەعاشی ئێریان بەجێ هێشت. کەواتە تەنها کارێکە بۆ ئێمە ماوەتەوە ئەوەیە پرسیار لە خۆمان، ئایا ئێمە لەم وڵاتەیە سیرکەرین؟ هەر ئەم ساڵ بە ئانقەست ئاماری قوربانیانمان بڵاو نەکردەوە یاخود زۆر نەبوو، چونکە ئەمان فێریان کردوین بەس ببژێری، تۆ شەلاق لێبە من بۆتە بژێرم. بەڵام ئەی شەلاقەکە کەی کۆتایی؟ قسەکەمان لەسەر ئەمەیە کەی ئەم کۆمەڵگەیە ئەچێتەوە سەر ئەوەی کە هەموو بە یەک دەست لە بەرژەوەندی چینایەتی خۆمان ئازادانە بیر لەوە بکەینەوە کۆمەڵگایە بخەینەوە سەر یەک کۆمەڵگایەکی شایستە بە ئینسان دروستکەین. جارێکی کە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی شوێنی کار هەموو لای بەخێر بن، هیوادارین دەست لە ناو دەست بۆ بنیادنانی ڕێکخراوبوونیی تازە کە لە ناوەندەکانی کارەوە و لە گەڕەکەکانەوە لە هەر شوێنێکە بۆمان بکرێت. سوپاسی هەموو لایەکەن.